دمانەوەی گەنج خەڵکی گەنج بێن سەردانی مە بکەن لەگەرمان ئیشکەن تیممان یعنی تیمەکی زۆر متعاونە کە لە ئیشکردن ئەمە شرکەی گرافی هەندەسی لۆ تصمیمی معماری و تصمیمی یعنی ئەندازیاری تەلارسازی و خەدەماتەکانی خۆی کۆنستراکشنیش بخۆمان ئەندازیاری تەلارسازینە هەر لە جامیعەی جیهان تەخەڕوزمان کردیە و مدیرمان فاوندەری گراف ئارکیتەکچر CEO هەر ئوستازی جامیعەیە ئەندازیارەتی تەلارسازی لێ تەواوی کرد و ئوستازێکی ئەربن پلانینگی ماستەری هەیە ئەلێرە ئەمەش ئەلێرە هاتین سەردان دەکەین بۆ هەموو گەنجەکانی ئێرە کە تەخەڕوزیان کرد تەخەڕوزیان نەکردیە پۆزیشنیمان زۆر هەیە کە لە ئینتەریەر دیزاین ئەمە بەخۆ شەریکەمان لە 20 ساڵ زیاتر خبرەی هەیە لە تەسمیمی دەرەوە ناوەخۆ تصميمي هندسي بكامل لكم ودس بيدك حتى آخر يعني ببلان كردن وديزاين وتصميم كردن وتخطيط بوزيشن مان هي زور لبواري عند زيارة أرسازي انتيرير ديزاين هندسي ميكانيك هندسي كهرباء أهم بوزيشن أنا بردسته لكن ما أول شيء طبعا أنا سيري كاركا ما بكن زور مان هي آخر تصميم كان مان أربيل أفنيو بوا كلا سر بحركيا وش يعني بروجكت شي زور قوريا لتانيش تيوث هبا او ذا سيرفيس ما كونستراكشن دغريتن زور مشروع شي ديكا لويا اما يعني هول ما دمانەوەی گەنج خەڵکی گەنج بێن سەردانی مە بکەن لەگەرمان ئیشکەن تیممان یعنی تیمەکی زۆر متعاونە کە لە ئیشکردن و شەریکەکەش زۆر گەورەی حتى IT و گرافیک دیزاینمان پێویستە وەڵا دەبی يعني لەگەر تەطەور و لەگەر ئەوەی کە AI دێتە سەر مەشروعەکان کە ئیشی سەریع بکەن تیم وۆرکیان هەبی critical thinking initiative taking all these skills are very necessary دەبی زمانێک زیاتر لە یەک زمان بزانن ئەو شتە زۆر مهمە لەبەر ئەمەلەکنمان تیمیمە زۆر کەسی لەیە خەڵکی عەرەب خەڵکی کورد لە ئاکرێ لە هەموو شوێنێک لە دهۆک پێکەوە لە تیمەکە ئەو لەو کاتە دەبی زیاتر لە یەک زمان قسە بکەیت لەو حالەتەش ئەمەش ئۆفیسی ئیستانبولمان هەیە ئۆفیسی توبەشمان هەیە ئەو کات دەبی چیاولای تورکیش بزانن ئەوە شتێکی زیاتر یعنی زمانکردن و تەکنیکەل سکیلز زوو دەبی کەسێکی شتی فێربی ئەدابتی بکە لە هەموو مەشروعەکان چۆن لێرە ئێوە هاوکاری قوتابیان دەکەن بۆ ئەوەی لای ئێوە وەربچیرێن هەلێکی کاریان بەدەست بکەن وەڵام بەخۆمان بە زۆر بە دڵخۆشی هاتینە ئێرە کە مە تەڵەبەی ئەو کۆلێژە بووین لۆی هاتینە ئێرە بە تەڵەبەکان برێن هەوڵدەن وەرنەوە هەر ئیش هەیە ئەسڵەن زۆر لە مارکیت ئیش هەیە هەر بە خۆت زیرەک بی ئیشی مەزبوط بکەیت هەر لە وەردەگیرێ لەکردمە